چێگەر زنجیرەی فڕەم لە کوردستان بووە. هاوڕێی عزیزم کاکە پەیوەند ئینترۆکەی فڕەمی هێناوە زۆر کوردیانە دروستی کردوتەوە و پێمانەڵێ ئەگەر فڕەم لە شاری هەولێر بووە و کارکتەرەکان لە هەولێر گیریان خواردایە چیان لێبەسراو. فەرموون با پێکەوە بینەری بین و ڕیاکشنێکی بۆ بکەین. جا من پێشتر بینیومە بە زۆرم بەدڵ بوو ئەمەوێ لەگەڵی وایە سەیری بکەینەوە با دەست پێ بکات. ئەمە قەڵای هەولێرە سێرکەن. ئەم گۆرانی خۆ ناگرینی لەیتەوە. چا موهیمترین شتی ژیانی من. سەیری ئەو وردەکاریانەکەن چۆن هەولێری لە ناو ئینترۆکەی فڕەما داناوەتەوە کە بابیاسین زۆر جوان. ئەوە خۆیەتی ئەوە یەکسەر زانیم خۆیەتی من. نامەوێ بیڵم دڵم خۆش نییە بەس خۆم پێ ناگیرە. خوا جوانە چایخانی مەسکۆسی چۆن جوان دایناوەتەوە. وڵای یافرم. پڕە لە وردەکاری خۆتان بیوەستێنن وردەکاریەکانی لێ بگرن بەجدی جوانە. ئەڵێ توانی بەجێ بێڵی بەس هەر ئەگەڕێیتەوە بەجدی زۆر جوان بوو. جا پێشم وتە بوو چاوەڕێم کە لە ڤیدۆکە چاڵنجێکم بۆ هەیە سا چاڵنجەکە ڕاگەیەنین بەڵام بەڕاستی ئافرم دەستە خۆش بێ ئەمە زیرەکی ئەمەی کە کردوتە شتێکی زۆر جوانە. جا مامە پەیوەند چاڵنجەکەشم ئەوەیە ئەوە ڤێرژنی هەولێرمان بینی زۆر جوانە زۆر پێرفێکتە ڤێرژنێکی سلێمانیشمان بۆ دروستکە بە شوێنە تایبەت و شوێنە ناسرا و کللتوریەکانی سلێمانیەوە وەکوی کە چۆن بۆ هەولێرێ کردووە بەڕاستی دەرەجەیەک بوو. چاڵنجەکەمەوە بوو ڤێرژنێکی سلێمانیشمان بۆ دروستکە و بابینەری بین. جایتر کاکە پەیوەندم تا کردووە توان بڕۆن لە ئەکاونتەکە بە کواڵتی بەرسێری ڤیدۆکەی بکەن و جیاواز لەوە فۆلۆی منیش لە بیر مەکەن چونکە هەواڵی زەخمم پێ لەسەر فڕەم و ئەم هەفتەی داهاتوو کێتەوە ئەکاونتەکەم پڕەبێ لە کۆنتێنتی زۆر گەورە دەربارەی ئۆدیسی سپایدەرمان لەگەڵ فڕەم. ئێوە خۆشەویستن تا ڤیدۆی داهاتوو خواتان لەگەڵ ئەو فۆلۆ دەستێکی پیانێ.